شانۆکار دکتۆر نیاز لەتیف، بەڕێز کاک محەممەد، شانۆکار گۆران نامیق، ڕۆژی جیهانی شانۆتان باش، پیرۆزە. سوپاس بە سەرکردنەوەم لەم ڕۆژە گرنگەیە. هەروەها بە دەرفەت ێزانم کە چەندێڕێکی کورد دەربارەی خۆمان و شانۆکەمان بڵێم. بەداخەوە وەگەی بینین ڕۆژ لە دوای ڕۆژ شانۆی کوردی بەرەو نەمان و پاشەکشە دەچێت. بێگومان بۆ خۆی ئەوەش قسەیەکی زۆر ڕەڵەگرێت کە ئایا لە بنەماوە ئێمە شانۆمان هەیە یان نا. ئێمە خاوەنی شانۆین یاخود خاوەنی چەند نمایشێکین کە ساڵانە لە پەنجەکانی یەک دەست تێپەڕ ناکات. هەروەها چەنەها پرسیاری تر دەربارەی دۆخی شانۆ و خودی شانۆکار کە پێویستە لەسەری ڕابوەستین و دیبەیتی جددی لەسەر بکرێت. هیوادارم خۆمان لەناو خۆماندا بنیشین خەمێک لە شانۆکەمان بخۆین، نەک پەنابردن بۆ سیاسیەکان کە لە بنەڕەتدا لە شانۆ و گرنگی شانۆ تێناگەن. هەروەها بەلایەنە پەیوەندیدارەکان ئەڵێم واز لە فیستیڤاڵ و ئاهەنگ و سەرچۆپی بێنن، ئەو پارانە بدەن بە چەند دەرهێنەرێک بۆ ئەوەی نمایشمان هەبێت، کە نمایش هەبوو دواتر فیستیڤاڵ خۆی خۆڕسکی دروست دەبێت. لە کۆتاییدا خەڵاتەکەم پێشکەشە بەو شانۆکارانەی ئێستا لێرە نین و بەڵام دەنگیان و جوڵەکانیان لە ناو هۆڵەکانی نمایش بەجێماوە. هەروەها ئەو شانۆکارانەی بە گیرفانی بەتاڵ و وزەیەکی زۆرەوە هەمیشە لە هۆڵەکانی پرۆڤە ئامادەییان هەیە. هەروەها لێرەوە حەزەکەم بیڵێم خەڵاتەکەم ئەبەخشمە نەخۆشخانەی هیوا ئەو بڕەپارەی کە تایەتی ئەگەر شتێکی کورتی ئەوانیش بگرێ و کەسێک لە ژیان ڕزگاری پێ ئەوە گەورەترین خەڵاتە. شادومان و بەختەوەری بنۆک و بەڕێوەبەری بیمارستانی شارتۆن بە خێراتنێکی گەرمدارەکەم بۆ ئەم ساڵۆنە. زۆر سپاس بۆ بەڕێز دیسا کە ئەم شانۆی نووسی و پێشکەشتانەکە. بە هیواین بۆیەوە خۆشم کەسەدا بێت و بۆ نەخۆشەکانمان ئەقل و شیفا. ئەمانە بەر لەوەی بێنێرە هیچ کامیان سەر تەختەی شانۆیان نەبینی. ورد بە میهرەوە گوێمان بێت. گەر هەر کەم و کوڕیەکە بووەوە ئەقمان بەڵام دڵنیاتان دەکەمەوە کە هەر یەکەیان ئەو پەڕی توانای خۆی کاتە بەرچاو. ئێمەش کە ڕۆشن بینونەوەی ئەم شارەی حەز ناکەین دەرگا و پەنجەرە لەسەر هیچ نەخۆشێکدا، بەڵکو بە پێی زانست و هونەر و ئەدەب نەخۆشەکانمان چاکەین. لەم نمایشەدا بەڕێز دیسا شانمانەیە کە چۆن ژان پۆڵ مارە شەهید دەکرێت لە ناوبانیۆکەیە چاوەڕێیەکە تا ئەو کاتەی شارلۆت کۆردێ لە دەرگایەت و دێتە ژوورە. ئەوی نێوبانەکەدا شاڵەکانە پۆڵمانە تەمەنێکی دێبڕانەوە هێشتا نا ڕۆیەکیش سەری کەوتی چاڵ لە شیڵەی یاگرە وەک پەنیری زەر بوو خەواڵی لە شوورانی بەو نەخۆشەش تێبچوە ئەگەرەوە کڕی لە شیدان بۆ ئەم گەورە زۆر گرنگەت کەسێک بارەوە کەسێکی زۆر ماراکەی وا هەموو زوڵگە داسەڵەکە هیچ نەخۆشێکشە بەم وردەکان نەکرێت. ئەمە کەتەکە بەدەم و بەریە چێت ئەڵبەدی زەرە نووسێنش بێنەکە بەڵکو سۆز و خۆشەویستی پێدەش. ئەم مافتەکە سیمۆنێکە نەک شارۆتۆتۆ. ماراو یەفراد دووشان بوونێتە هاوسەری بەتر هەردووشان هەمان کەون ئەوەن بەداد پەردەن وڵاسی
سەربە بناڵەیەکی کارەکان و کاوەر سەربوون نشینە خۆم مێژوونوسانی ژاوڕات کە شۆخی و جوانی ناساییگەڵ خاتونە بە بۆنەی ڕۆژی جیهانی شانەوە کە 27 مانگی سێکات هەموو ساڵێک لەم ڕۆژەیە بەحساب کە ئەبێتە جەژنێک بۆ هەموو شانۆکارانی جیهان پیرۆزباییان لە یەکەم لە هەموو شانۆکاران بە تایبەتی کوردستان بە تایبەتتر شاری سلێمانی کە بەداخەوە شاری پایتەختی و ئەدەب و ڕۆشنبیری من لەگەڵ ئەوەیان نیم کە هەندێک جار ڕخنەی ئەواگرێت ئەڵێن شانۆ لە قەیرانە بەداخەوە ئەگەر لە ساڵێکە یەک شانۆش پێشکەش بکرێت کەواتە لە قەیرانانین بەڵام بەپێی پێویست دەستگیرۆی ناکرێت بەپێی پێویست لەگەڵ تەکنەلۆژیایەکەوە هەموو پێشکەوتنە هەیە هۆڵەکانمان هەم ژمارەیان کەم بۆتەوە هەم تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە نەهاتووە یعنی هەتا ئێستش ئەو تەکنۆلۆژی تەکنیکانەی لە ناو شانۆکانایە هیچ ساڵی هەفتاوەشتاکانە هیچ گۆڕانکاری بەسەر نهاتووە کە چەند جیل لەو کاتەوە پێگەیشتووە لەگەڵ ئەوەی کە شانۆ کۆی هەموو هونەرەکانە هەمیان لە خۆی کۆکاتەوە و لە یادیەکە پێشکەشی بینەریەکات هەستەکەی شانۆکان برسین هەمومان برسین ئیتر بە هەموو مادی و معنەویەکانەوە ئێمە برسی ئەوەی کە شتەکان نایەتە پێشەوە دەستگیرۆی ناکرێ ناتوانین دیکۆری جوان دابنین ناتوانین ڕووناکی جوان دابنین ناتوانین داهێنانەکانی تیا بکەین کەمە دەستی ناوەتە بینە قاقامان کە ئێمە برسی بین لە بڕۆوە.